مستەفا دادار هونەرمەندێکی گەورەی کووردە بە گۆرانی و سرودە نیشتیمانیەکانیەوە ناسراوە. شێواز و ستایلی ئەم هونەرمەندە ئۆپێراییە. دیسکی هونەری کورسان نیوز چاوپێکەوتنیشی تایبەتی لەگەڵ ئەم هونەرمەندە ئەنجام داوە. مستەفا دادار هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی کوردستانە. لە بواری هونەری بەرگری و چڕینی سرودە نیشتیمانەکان و گۆرانی فۆلکلۆرەکاندا درەوشاوەتەوە. مستەفا دادار شێواز و ستایلێکی ئۆپێرایی گرتوۆتە بەر. دادار لە منداڵیەوە گۆرانی چڕیوە. ئەم هونەرمەندە کووردە بە زمانەکانی فارسی، ئازەری، ئەرمەنی و ئیتالیش گۆرانی چڕیوە. و مامۆستای مقام ئەلیەزغەر کوردستانی کاریگەری لەسەر هونەرەکەی داناوە. مستەفا دادار میوانی دیسکی هونەری کورسان نیوزە. هونەرمەند مستەفا دادار شێواز و ستایلی تایبەت بەخۆی هەیە. دەستپێکی ئەو ئەزمونەی چۆن بووە؟ هەر لە منداڵەوە سەرەتاچێ و هۆگری ئەوە بووم کە شتێ بکەم بۆ نیشتمانەکەم بەدەنگ بەڕەنگ بە قەڵەم بە هەرچیت لە دەستم دێ بۆی کە ئێمە داژی کراوین. لەبەرەوە بوو کە ئێمە کە منداڵ بووین ڕادیۆی پێی کێرانیان دادەنە ماوەسا حەسەن قزڵجی ماوەسا کەریم حسامی وانە بەڵشتەکانیان بڵاو دەکردەوە دواوانەکەی شوێن ماڵە گەورە و کزەی دەروون واتەی پیرەمێر ڕەفیق چالاک و ماوەسا قاردیلان و سوزان ماوەسا مەردزێ ئەو خەڵکانە کە شتیان دەگوت و کەسانی تر و چۆن بەڵام سرودی ئێرەقیب ئەوە لەوەدا ئەمن وردە وردە چوزانم بیر و مێشکم کرایەوە کە جۆ بدەمە موزیکە کلاسیکەکانیش و پاڵ ساڵی جۆ بدەمە پاگانێنی و کۆرساکۆف و ئەوانە و ئۆپێرەتە کوردەکان کە ئۆپێرەتەکان ئەو بیت و منزومەی پێ دەڵێن سەیدەوانە و کۆمەڵەکشت دەدوێتە ئۆپێرێتن کە خەڵکانی تر لە ئەوروپا وەکو ڤاگنەر و وەکو پوچینی و خەڵکانی زۆر وەکو مۆزارت و کەسانێکی زۆرن کەوانە هێنایەنەن ئەو مۆتیفەکانیان واتە بنەمای مێلۆدیەکانیان هێناوە کردوتە ئۆپێرا لە کۆمەڵە وردی لە مێلۆدیەکی وەکو ئۆپێرێت پێک دێ کە ئەمە کتو ئەرزم کردی وەک پێم گوتی سەیدەوانە خەج و سیامەندە لاس و خەزاڵە بەڵام مەخابن کورد لەبەر بندەستی و لەبەرەوە کە نەپڕژاوە تۆ سەرباری سربەخۆی سیاسی بێت کۆمپۆنیستی کوردی کۆمپۆزیتۆری کوردێتە ماوەسە خاردیلانیش نەی بۆی نەگونجایە هەلی بۆ هەڵ نەکەوت لەبەر دەربەدەری کە کاوای ئاسینگەرەکەی ماوەسە عەبدوڵڵا گۆران کە داوای لەکردبی کاتە ئۆپێرا هەر گۆرانی بێشکارەکەی ئەوەیە ئەوان پێ دەڵێن فۆکالیست کە کاری خۆی بەڕێوە ببات جا بۆم لە منداڵە هەمیشە خولای وێ بووم دووشت یەکیان زمانەوانی بوو یەکیشیان ئەوە بوو کە بتوانم ئەو دەنگە بتوانم کارێکی پێ بکەم بینەخشێنم یان نیگارکێشی پێ بکەم. هونەری مستەفا دادار لە بۆتەی خێزانێکی خەبات جێڕدا. بێگومان دیارە دایکی نیشتمانە و دایکی دووەم دایکی زۆر گرنگە بۆ پەروەردەی منداڵ مامۆستا مەلا محەممەدی کۆی زێلی زادە کوڕی مەلا عەبدوڵڵا باوکی مەسعود محەممەدی نەمر کە وانە هەموو دوای حاجی قادری کۆی بە تایبەت کوردایەتیان هێنا پرۆگرامە کرد و ئەو دەڵێ دایک مامۆستای فتریە پەیدابوون لەویە بەڵام خودی باوکیش هەمان گرنگی تێدایە باوک لە بەهۆی کۆمەڵی ژەکافەوە و هاوڕێیەتی لەگەڵ پێشەوای نەمرووانە زۆر ئەرچێکی زۆریان کێشا بۆ بزنەوەی ئەیلول بەر لەو کێشە قۆڵ پارچە پارچەبوونی بزنەوەی ئەیلول ئەو ماڵی ئەمەی فدا کردووە لەسەرەوە خاکە خێنی ڕژا هیچ کاتێک حازر نەبوو کوردستان بەجێ هێڵێ و گەشتا هەمومان پەڕێوەی هەندەران بوون بە شێوەی جۆراجۆر ئەوە بۆی وای لە من کرد کە تا ڕادەیەک دوایە بەشەم باوک ماوێڵ بووم بزان بۆ وای کردو بۆچی وای کردو ئەو مەجبور بوون حیزبی دەموکرات قبول کەمە قازی محەممەدی نەمروان بەڵام هەر کۆمەڵی ژێکاب مابوون جا لەبەرەوەی هەموو ژیانیان بەخت کرد و ئەمیش بیرم لەوە کردەوە کە کورد بۆچی ژێردەستا کورد چییە کوردستان چییە ئەو چاوانات بۆ جوانە فاتمۆکێ هەنیاد مەنگی یەک شاوە فاتمۆکێ وارە جود بین پێکاوە
غوربەت و ژیانی تاراوگا چی خستۆتە سەر خەرمانی هونەری مستەفا دادار؟ تاراوگا یا غەریبستان یا غوربەت دیارە تۆ وەکو دارێکە لە ڕیشەوە بینی داربڕوویەکی ببەی لە شوێنێکی زۆر ئاو هەوای جیاوازدا بیهێنی دایبنێ چون داربڕوو لە ئیسکاندیناوی و هۆڵەند و ئاڵمان وانە زۆر زەحمەتە لەوانەیە داربڕوویەکی تر بێ بەڵام ئەو داربڕوویە نێکە عەبدوڵڵا گۆران دەڵێ دەربەزنیم سێبەری پیرەدار بەڕووم ئەو تاوای دەشتێنێ تاسە و ئارەزوم کوردستان کوردستان کوردستانی جوان درەنجی بێتە دی ئاواتی گۆران دەربەزنیم سێبەری پیرەدار بەڕووم ئەو مەسەلە ئێستا لەبەرەوەی کە ئەتۆکە لە ژینگە هەڵداوێری جۆ دەبێەوە لە ڕیشەت ئەو ڕیشاڵێکێتە ڕێگاژۆیە دەنێو خاکدا گوڵدانەکە ببێ بۆ شوێنێکی تریش دیسان لەوانەیە ئەوە نەبێ چۆن خورما لە کوردستان قەت بەرناگرێ پستە فستق بەڵام زەیتون بە ئەوەیە کە هەر شوێن و هەوای خۆی هەیە بەڵام دەبێت دەگەڵۆی خۆت بگونجێنی دەنا ویشە کەڵدەی تەنورەکە لە کوردستانە تەنورەکە لە هەر شوێنێک کوردستان کە بڵێ لەوێ دەبێ بیکات نەک لە هەندەران تۆ هێندێک شت فێر دەبی و دەچن دەخێن و خوێندن بۆ فێربوون بەڵام گشتەکەی دەبێت دەناو خەڵکەکەدای وەک چۆن ماسێک لە ئاو هەڵدەبڕێ وەک چۆن هەڵۆ لە چیا هەڵدەبڕێ ئاوە غەریبستانیش بەڕاستی مەرگ هەژێنە سوزانم تۆ لە مەرگێکی پەیتادا دەژی بەڵام بەوش مەرزەی کە ویژدانی پاک بێ مرۆڤ وەک لە دایکی نیشتمان جوێ دەبێ و مناڵێک لە مەمچی دایکی هەڵدەبڕێت لەوێ دەیری کارەسات دەخڵقێ. لنا أول ما بيشك دبي كان يمام أودلي جرى موساني أبي كالا قردني أول من دبي شو تكشما ما يدخاس الرنجي جوانت الله ناري يقول بدم يكون أشكنينا والله كان يزيني وخري بايز هواران أو ذاك ولا سازبنا وفوشكي چێبوون ئەو هونەرمەندانەی کاریگەریان لەسەر مستەفا دادار هەبووە. ماڵ سێزهرە ڕەشۆڵە مەلاکەریمە عەلی مەردانە تایەرتۆفیقە سێوەیە قاردیلانە ساڵەدیلانە کاک مەسەر خالەقیە کامەران بەتەریە حەسەن گەرمیانیە و تا دەگات حەسەن زیرەکی نەمرە ماملەکانە تا حاجە ڕەشەین درقاشێ تا عسمەتولای لۆڕنژادە تا زۆر کەسی دیکە کە هەتا سێ محەممەد سەفایی کە حەزم لێ هینەکەیەتی تا دەگاتە ئەو بیت بێژە کوردەکان حەمەدی بەیتانە حاجی ئیسماعیل کاکەلای مەحمەشەیە کە گەلۆی کتۆ و عەلی کەردارە ئەو کەسانێک کە تاڕادە تا حوسێن شەشەی حوسێن کەنی لی پێ دەڵێن و تا دەگاتە خدر گوڵنجی کە مەحماڵی پێ دەڵێن تا ئەو بێت بژیان تا دەگاتە شتێک هینەکانی ئوروپایی کە بە تایبەت ماوەسێزهەر زۆر کاریگەریە بووە تا دەگاتە پوچینی ماسکانی ئەلبێنیز ڕودیگۆ فاڵیا تا دەگاتە مۆزارتە و زۆربەی کۆمپۆنیستەکانی دیکە دوبوشیە و جۆرج بیژەیە چایکۆفسکیە تەوای ئەو کۆمپۆنیست و وەروەها کاروزۆیە ئینڕی کاروزۆ ماریا کالاسە و لوسینە زاخاریانە و خاچاتوریان و زۆر کۆمپۆزیتۆری دیکە کەوانە کاریگەریان هەبووە لەسەر من. مامۆستای مقام عەلی ئەزغەر کوردستانی چ کاریگەریەکی لەسەر هونەری مستەفا دادار هەبووە؟ مامۆستا سەیدەغەری کوردستانی نەمر و مەزن دەنجێکە لە زەمان و مەکان دەچێتە دەرێ دەنجێکی هەرمان ئەگەمە باس ماوەسای ئەزغەر دەکەین و یا حتا پێشەوای نەمر و هەر ئەحمەدی خانی حاجی قادر و شێخ نووری شێخ ساڵە و کەسانی دەنخۆش و لێزان و کارامە لە موزیک و سوفیزم و عیرفاندا باسی مەحوی دەکەین شەر نێمە بچین دەبنجم بنەوانەوە بڵێن دەگەڵ مەحوی نەمر یا شێخی ئەشراق هێنت خوار بێ مەحەلەبی پێ دەڵێن لێرە مەشکەفیت خوار بێ پاڵودەت خوار بێ
یا شۆربایەکە دەگەڵ خوارد بەڵکم باسی مێژوو دەکەن کاسی باسی مێژوو دەکەی باسی ئەو دەورانە دەکەی کە دەوێت داوانە گەشایان کردووە ماسی ئەزغەر لە زمان و مەکان چ دەرێت کەماڵاتی مەحزە لەباری دەنگ نەبڵێەوە زێ دەڕۆیە بەڵکو هەم دەنگی لەسەری و ژنان بوو و بێ کە بزری چێنێ بڵام بقیژێنێ دەچری شوێنێ لە هەموو کاتەکاندا و بە پێی پێویست لەرەکان کە نەبەرەیە پێ دەڵێن تەحریر لێ دەدا لە دەستگاکانی ئێرانیشدایە و لە دەستگاکانی ئێرانیشدا نییە کە دوایدا بەشیان کردو کۆیان کردوتەوە و ئەو دەستگایانش مێلۆدی کوردی زۆر تێدایە گۆشەی کوردی زۆر تێدایە لە دەستگای شووردا تێدایە دەستگای هوماویندا تێدا ماوەسەڕەتێکی بێدادی کتۆ و قەمەرن ملو تووشی بە قەمەرن ملوکەیە کتۆتەوە ئەی ئوستادی گەورە تۆ چێک تۆ چێک تو من قەمەرم بەهۆی سوفیزم و عیرفانێکی کە کورد لە مەلا عەبدوڵای بێتوشی ڕابگرەوە زۆر کەسانی دیکە و کە کاریتەی ئیسلامیان دامەزاندووە دەوێت غەزالی بە دژی موزیک وەستاوە بەڵام کورد پشکێکی گەورە هەیە بۆ لە دامەزاندی موزیک و فارسەکانی تا سلمانی فارسی ماوەسایەزغەر وانە مەلەوان بوون لە پڕە نەبوون بە کوڕێ سوارچاکی چاک بوون نەقاشی چاک بوون قەڵەم بەدەستێکی چاک بوون خەتخۆشی چاک بوون ئەوە بووکە کابرایەکی هەم سوفی بوون کەم خۆر بوون هەمیشە دیافراگمی پێدەڵم سیەکانیان بەتاڵ بوو قەت ماندوو نەدەبوون وەکو ئەسپێکی کە هەم لە بەڕی دەڕوە هەم لە دەریا دەڕوە هەم لە ویشکایی ماندوونە ناز بوون و بۆ دڵی خۆیان و بۆ خەڵک و بۆ خاک ڕیشیان دە خاکدا بوو کەماڵاتی مەحەز ماوەسێزگەر هەرمانە لە هەنجونێکی ئاکاسیا دەچێ ئی هەنگاری کە هیچ کاسێک شەکر ناگرێ ئەوە نەدات پێوە ماوانە بە ئاداری بەسەر پاداری ماوەتەوە هەرچی دەبینی هەر بەرەو خوارە هەرچی ئینسان و چ تەیر و